طيب الأخلاق والشيم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير كلهم محمد. أنت نور الله فجرا جئت بعد العسر يسرا ربنا أعلاك قدرا يا إمام الأنبياء أنت في الوجدان حي أنت للعينين ضي أنت عند الحوض ري أنت هاد وصفي يا حبيبي يا محمد يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك. بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئێمە ئەمڕۆ وەکو نەوە و وەچەکانی پیرەباب کە نیو هەزارەیە کاتی خۆی لە گوندی گرچی دۆڵی ڕووست لە منطقەی باڵەکاتی ژیاوە ئەمڕۆ کۆمەڵێک خزم کە لەنەوە و لە وەچەکانی بەسەر زۆرێک لە شار و شارستکەکانی هەرێمی کوردستاندا بەش بووینە بە پێویستمان زانی کە وەکو زیاتر تۆکمە و تەواوکردنی ئەم خانەوادەیە یاخود یەکتر ناسینەوە مەراسیمێکی گەورە و گرنگمان لە گوندی گرتێک ئەنجامدا لەو مەراسیمە کۆمەڵێک خەرچی زۆر باش لە نەوەکانی پیرەباب لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان هاتبوون زیاتریش بەڕاستی بۆیە ئەو گوندەمان اختیار کرد کە هەم گڵکۆی ئەم پیاوە بەڕێزا لەو ناوچەیە دیارە ئەم پیاوە بەڕێزا ناوی خۆی محەممەدی کوڕی ئەحمەدە وانەوە وەچەکانی بە کوڕ و کچەکان بەسەر زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان دابەش بووین ئەو پیاوە بەڕێزا پیاوێکی زانا بووە لە سەردەمی خۆزانایەکی ئاینی بووە و لە هەمان کاتدا پیاوێکی خواناس و واریع بووە و لە هەمان کاتدا ئەم گوندا و بە شێوەیەکی گشتیش ناوچەکە بەڕاستی لە زۆر سەردەمدا لە هەرێمی کوردستان لانکەی شۆڕش بووە بۆتە قۆچ قوربانی پێنا و ڕژێمە فاشیەکانی بەغدا ئەم مەراسیمەمان لێرە ئەنجامدا بۆیە داواکارین کە بەڕاستی ئەم ڕۆحکە خاوەن حکوومەتی کۆماڵین حکوومەتی هەرێمی کوردستانین زۆر بەجددی ئاور لە هەموو ناوچە منکوب و وێرانەکانی هەرێمی کوردستان بداتەوە بە تایبەتیش لە منتیقەی باڵەکاتی. دیارە ئەم پیاوە بەڕێزە کە باپیرە گەورەی ئێمەیە کە ناوی محەممەدی کوڕی ئەحمەدە کە خاوەنی چەند کوڕ و کچێک بووە یەکێک لە کوڕەکانی کە کەوتۆتە گوندی خەتێ کە ناوی شێخ سلێمانە شێخ سلێمان پیاوێکی وارع و خواناس و متەقی بووە لە هەمان کاتدا پیاوێکی عالم و زانا بووە ئەم پیاوە لە سیلسیلەی ئیجازەنامە کاتێک کە بە مامۆستانی ئاینی دەبەخشێ ناوی شێخ سلێمان دێ ئێمە یعنی ژمارەیەکی زۆر لە خزمانی گوندی خەتێ یعنی نەوەی شێخ سلێمانیش کوڕی نەوەی پیرە بابە دیارە کەسێکی زانای ترکە لە عائیلەی ئێمە لە خزمانی ئێمە لە نەوەکانی پیرەباب هەڵکەوتووە ئەویش بریتە لە مەلا محەممەدی خەتێکە لە مێژووی هاوچەرخدا باز دەکرێت کە لە سەردەمی پاشای کۆرە ژیاوە لە سەردەمی خۆی شێخ ئیسلام بووە واتە مفتی
دەوڵەتی کوردی بووە و چەندان کەسی تری دانیسقەی شۆڕژێر و کەسایەتی و زانای ئاینیش لە بنەماڵەی پیرەبا و هەڵکەوتووە. ئێمەش لەو سۆنگەوە کە باپیرە گەورەمان پیرەبا پیاوێکی باش و زانا و بەڕێز بووە لە مەراسیمەکە وتارێکمان پێشکەش کرد لەوێ ئاراستەی ئەو خزمانەمان کرد کە پێویستە ئێمەش تەقلیدی ئەو پیاوە بەڕێزە بکەینەوە وەکو ئەو پیاوێکی باش و زانا و دانا و بەلوتف و بەڕحم و دڵسۆز بین بۆ گەل و نیشتمان. يرتوي بالحب قلبي حب خير رسل ربي من به أبصرت دربي يا شفيعي يا رسول الله أيها المختار فينا زادنا الحب حنينا جئتنا بالخير دينا يا ختام المرسلين يا حبيبي يا محمد يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك يا نبي سلام عليك يا رسول سلام عليك دشمانە کە هەمویان نەوەی باپیر پیرەباون کە لەم شوێنە پیرۆزە کە یەکێکە لە ماڵەکانی خوا کە لەم گوندە کە گوندی گرتچی پێدەڵێن کە شوێنی لەدایکبوونی باپیرە گەورەمانە کە بە ناوی باپیر پیرەباوە ئەمە لەقەبەکەیتی. طبعاً باپیر پیرەبا و چەند کوڕێکی هەبووە چەند نەوەیەکی هەبووە ئەم نەوانە پەرت و بڵاو بووینە هەندێکیان کەتینەتە دەشتی هەولێر هەندێکیان کەوتینەتە لای دۆڵی بالیسان و توتمێ هەندێکیان کەوتونەتە لای چۆمان. ئەمڕۆ بە پێویستمان زانی لەگەڵ ئەم خزمە بەڕێزانە کەوا هەمومان لە ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردیگار کۆبینەوە دەستی برایەتی دەستی خزمایەتی لە بۆ یەکتر درێژکەین. طبعاً لە ئیسلام زۆر گرنگی داوە بە خزمایەتی. خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆز دەفەرمێ وەیەتەساءەلوونە بیه والئەرحام، یعنی خوای پەروەردیگار ڕۆژی قیامەت پرسیار لەو کەسانە دەکا کە سیلەی ڕحم کە سیلەی خزمایەتی دەپچڕێنن. سیلەی خزمایەتی هاتوچۆکردنی خزمایەتی لە ئیسلاما گرنگێکی زۆر زۆری پێدراوە. بۆچی ئەم ڕۆژە دیاری کرا؟ لەم ڕۆژەیە دیالە منتیقەی باڵەکایەتی بەگشتی و دۆڵی ڕوس بە تایبەتی و گوندی گرتک بە تایبەتی تر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ڕژێمێکی ستەمکار ڕژێمی تاغوتی بەعس هەستا بەڕاگواستن و گواستنەوەی خەڵکی ئەم گوندە خەڵکی ئەم گوندە کە ڕاگواستراوە بەڕاستی پەرت و بڵاو بوون. هەریەکێکیان بۆ شوێنێکە کۆچیان کرد هەریەکێکیان بۆ شوێنێکە چوون. ئەمڕۆ بە پێویست زاندرا کە ئەمانەی لێرە دانیشتون هەمیان نەوە و ئەولادی باپیر پیرەباون هەمیان لێرە کۆبووینەوە بۆ دروستکردنی خزمایەتی بۆ جێبەجێکردنی برایەتی بۆ دروستکردنی سیلەی ڕحم بۆ دروستکردنی خۆشەویستی و سۆز و برایەتی لە نێوان ئەم نەوانەی کە هەمیان نەوەی باپیر پیرەباون. يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك يا نبي سلام عليك
باوەی کۆبینەوە لێرانە بۆ ئەوەی کەوا سەردەمی بەعس بەهۆی ڕاگواستنەوە سەردەمی بەعس کە بەهۆی کە ڕاگواستنەوەی کردن و هەریەک پەرتی شوێنێک بووینە ئەوڕۆ وەکو خۆشەویستی و مەحیبەت و وەکو یعنی یەکبیر هاتنەوە بۆ ئەوەی کەوا مەحیبەتمان بکەوێتە بینی و بۆ ئەوەی کەوا ئێمە لە کۆبوونەوەی لەو جۆرەیەدا کە ئەمڕۆ ئەو سەردەمەیە زۆر پێویستیمان پێەیە بۆ ئەوەی ئەم کۆبوونەوانە خۆشەویستی و برایەتی و خزمایەتیمان زیاتر لە ناو پەیدا ببیتن کەوا بەڕاستی ئەوڕۆ خەڵک زۆر لە یەکتری دەتوانین بڵێن لێک بۆ دوور کەوتێتەوە ڕوح بەزەی کەم بووە بۆیە بە پێویستیمان زانی کەوا ئەمڕۆ تێرەی پیرەباوەی ئەوانی کەوا دوورن و ئەوانی کەوا نزیکن هەموو ئەوڕۆ لێرانە بۆ ئەوەی کەوا برایەتیمان بەتەوتر بێتر و بەهێزتر بێت و خۆشەویستی زیاتر پەیدا ببیتن و ڕحم و بەزەیی لە نێوانماندا زیاتر پەیدا ببێت و بۆ ئەوەی کەوا علاقەی پەیوەندیمان پتەوتر و بەهێزتر بیتن هیوادارین کەەوە یەکەم جار نەبیت و دومی جار نەبیتن و هیوادارین کەوا ئێمەی خزمانی بڵین تیرەی پیرەباوی ئاوا بەردەوامی لەسەر کۆبوونەوە و ساڵانە بەیەکەوە بۆ ئەوەی کەوا بە جوانی یەکتر بناسین و تەعاروفمان لەگەڵ یەکتردا هەبێت و بۆ لە یەک نزیکبوونەوە زیاتر و خۆشەویستی زیاتر. شفت ياما ناس منى هتعيش العمر جنبك وبرضه ما يكفيش أحلى دنيا عندي ما دەست خۆشەکەم لەو جەماوەرە ئەمن هاوڵاتێکی وەکو گوندی گرچی کە پیرەباوەیمە لە گوندی گرچی دانیشتیمە نوێژەجێی گوندی گرچیمە دەستخۆشی لەو میلەتەیە و لەو خزمانە و لەو هاوڵاتیان ناکەم کە هەوڕۆکە بەردایان کردیا لە مەراسیمی مزگەوتێ گرچی لە ساڵی هەفتاو هەشت بەجێی میستەردام گوندی گرچی هەرگرت توێژورەی تێنەهێت خانی هەموو شۆتاندن خامی هەموو ئەنفارکردن ئەنعانیش لە چای خوای و نیوچەوانێ ئێ خزما و پیرەباوەییا و ئەو جێبە بەرەکەتەی گوندی گرچی ئێستا مۆنجەی دایتۆ لە خزما دەستخۆشی لەو خزماناکەم بەڵام بە تایبەتی دەستخۆشی لەو کەسەیەکەم لە عاجی سەلیمی کە ئەو مەراسیمەی دروست کردی دەستخۆشیان لێک وحشنا يا رسول الله يا سيدنا شوقنا زاد والله مهما طول الغياب محمد مشتاق إليك والله محمد قلبي عليك صلى لو حقيقي هو غالي عليك ارضيه في الجنة تبقى معاه وحشنا يا رسول الله يا سيدنا شوقنا زاد والله مهما طول الغياب سلام فريد مشتاق إليك
دیارە لە 1970 ئەم گونداکە گوندی گرتەکە لەلایەن ڕژێمی دیکتاتۆری عێراق کاتی خۆی لەم ڕۆژەدا ڕاگواسراوەتەوە بە زۆرەملێ بۆ ناوچە دەشتاییەکانی دیانە و قوشتەپە و دەوروبەری ئەو شوێنانە. دیارە حکوومەتی کاتی عێراق ئەو کاتی عێراق زوڵم و ستەمێکی زۆری لەم خەڵکە کردووە و ئەم گوندانە کە خەڵک خەریکی کار و ئیشی خۆی بووە، خەریکی ژیانی خۆی بووە، بە زۆرەملێ لە ناوچەکەی خۆیانی هەڵگرتون و گواسوینەتەوە بۆ ئەو مجەمەعە زۆرەملێیانەی کەوا خەڵک بەبێ ئاوی بەبێ کارەبایی بە ئەو پەڕی ناخۆشی تێیدا کۆکردبوونەوە تەنها بۆ ئەوەی لەم شوێنانە لەم ناوچایە خەڵک یارمەتی شۆڕش نەدا و یارمەتی پێشمەرگە نەدا و دیارە زوڵم و ستەم ئەگەر بێت و فترەیەکیش بڕوا و زەمەنێکی بەسەردا تێپەڕێ بەڵام کاتێک کە واستور ئەبێ بێگومان ناتوانرێ بەڵکو هەموو شتێک لە زراوی ئەپسێ بەڵام زوڵم و ستەم لە گەورەی لە زۆری ئەپسێت و کۆتایی دێ و بە هیوای ئەوەین کەوا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش ئێستا کە دەسەڵاتیان لە هەرێمی کوردستان بەدەستە بیر لە ڕابردووی دەسەڵاتدارانی پێشخۆیان بکەنەوە و هەوڵی چاکسازی هەوڵی ئەوە بدەنکەوە بە یەک چاو تەماشای خەڵکی هەژاری کوردستان بکەن و ئەوەیان بەبیر بێتەوەکەوە ئەم خەڵکە خەڵکێکی بەشمەینەتە و خەڵکێکی بەشخوراوە، خەڵکێکە سەدان ساڵە لە ژێر زوڵم و ستەمی بەعسیەکان و ئەوانەی کە بەر لە بەعسیش بوون چەوساوەتەوە. ئەم وڵاتە وڵاتێکی وێرانە بووە، وڵاتێک کە سەدان ساڵە وێران کراوە وێران ئەکرێ. پێویستە دەسەڵاتی خۆماڵی کوردی بیر لەوە بکاتەوە ئەم وڵاتە بنیاد بنێتەوە، ئەو کەم و کوڕیانەی کەوا لەم وڵاتە هەنا جارێکی تر کۆتاییان پێبێنێت و پڕیان بکاتەوە، ئەم خەڵکە ببوژێنێتەوە، ئاوڕێکی وا لە خەڵک بداتەوە کە خەڵک خۆشحاڵ بێ بەم دەسەڵاتە و خۆشحاڵ بێ بەوەی کەوا لە ژێر سایە و سێبەری حکمێکی خۆماڵیدا ئەژی، نەک خەڵک یادی کۆنی بەبیر بێتەوە کاتێکەوە بێئاوی، بێکارەبایی، بێموچەیی هەموو ئەمانە بەڕاستی کارەساتن لە ژێر دەسەڵاتی خۆمان ڕوبەڕووی میلەتیان بکەینەوە، بەڵکو ئەبێ هەمومان خزمەتکاری یەکتر و خزمەتکاری وڵات و نیشتیمان و خزمەتکاری میلەتی خۆمان بین. بك ملهمي يشدو فمي والشوق يجري في دمي وإليك دوما أنتمي يا سيدي يا محمد. قلبي المتيم كلما صلى عليك وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا محمد. قلبي المتيم كلما صلى عليك وسلم. وەکسێکی هەربە خۆشی دەکەم بەڕاستی وەک بڵێ خزمانی گرچی ئەرچی خۆیان قورس کرد کە ئێمەیان لە باوەشگر لەبەرەوەی مەبادا داوای میراتیان لێ بکەین. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أما بعد خزماني گوندی گرک بەتایبەتی خزمانی پیرەباب بەتایبەتی تر مامۆستانی بەڕێز و ئازیز من وەکو براگچکەیەک لە خزمەتتان ڕاوەستاوم
بۆ ئەوە نییە کە وتارێکتان بۆ بدەم بەڵکو بۆ ئەوەیە کە کۆمەڵێک تەذکیرەتان وەبیر یەکتر بینێنەوە ئەگەنا ئێوە وەکو مامۆستای ئاینی مامۆستای ئێمە ئینسانی بەڕێزن. سەرەتا زۆر سوپاسی هەموو خزمانی گرتر دەکەین بە تایبەتیش خزمانی پیرەباب کە ئەمڕۆ ئێمەیان داوەت کرد ئێمەیان لە باوەش گرت خزمەتێکی باشیان کردین خی گەورە پاداشتی بە خێریان بداتەوە. بە تایبەتیش کاک حاجی سەلیم وەکو ئینساف کە جێ خۆیتی باسی بکرێت کە زیاتر لەوانەیە ئەرچی کێشابی و پێوە ماندوو ببی و زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین بە ناوی ئەو خزمانەی کە تەکلیفتان کرد ئێمەش کورتە کەلیمەیەکمان هەبی بۆیە هیوادارین هەرچەندە گەرمایە بەڵام سەبر لەگەڵ یەکتر بگرین و سوپاس و دەستخۆشیمان بۆ ئەو مامۆستا بەڕێزانە هەیە کە لە پێش ئێمە کەلیمەیان پێشکەش کرد و لە دوای ئێمەش پێشکەشی دەکەن بە تەئکید شتێکی بە ئیستیفادێ و پێویستە ئیستیفادەیان لێ بکەین و سوپاسی و خزمانە دەکەین کە پێشنیاریان کرد ئێمە ئەم کورتە کەلیمەیەتان پێشکەش بکەین. بەڕێزان ئازیزان ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە مێژووی بنەماڵەی پیرەباب بۆیە زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئاوا لە خزمەتتان وەستاوین کە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە کە شتێکی زۆر گەورە و گرنگە چ لە ڕوانگەی دین چ لە ڕوانگەی ژین. بۆیە من پێم خۆشە تا ڕادێک لە ڕوانگەی ئیسلامەوە باسی شەرعیەتی ئەم جۆرە کۆبوونەوانە بکەم و لە ڕوانگەی ژینیشەوە تا ڕادەیەک باسی ئامانجی ئەم جۆرە کۆبوونەوانە بکەم. ئایا ئەم جۆرە کۆبوونەوانە لە ڕوانگەی ئیسلامەوە کە ئێمە موسڵمانین چ جۆرە ئەسڵێکیان هەیە و شەرعیەتێکیان هەیە بۆ ئەوەی کەسێک واتێنەگا ئەوە بیدعەیەکە و حەرامێکە و گوناهێکە و ئێمە دەیکەین و لە ڕوانگەی ژینیشەوە ئایا ئێمە کە کۆبووینەتەوە ئامانجمان چییە؟ ئایا هیچ هەدەفێکی خراپ دەستێکی خراپ لە پەنای ئەو قەزیە یا تەنیا شتێکی خۆماڵیە و ئێمە دەمانەوێ کۆمەڵێک ئامانجی یعنی عائیلی خزماتی برایەتی تەبایی دینداری ژینداری تەحقیق و پاسا بکەین کە بۆ نمونە ئەوە ئامانجەکەمانە. بۆیە هیوادارم ئەم کۆبوونەوە و دیدارانە یەکەم کۆبوونەوە و ئاخر کۆبوونەوە نەبێن بتوانین لە داهاتوودا کۆبوونەوەی فراوانتری ساز بکەین و هەروەها ئەگەر کۆبوونەوەی مستەغەڕ و گچکەش بی ساز بکەین هەر شتێکی باشە. جا بەڕێزان لە ڕوانگەی دینەوە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە مامۆستانی بەڕێز هەندێک شتیان باس کرد کە بەڕاستی من نامەوێ بە تەفاسیل باسی بکەم بەڵام هەمومان دەزانین کە مامۆستایانی ئاینی هەمیشە زۆر تەئکید و جەخت و گلێر لەسەر قەزیەی پەیوەندی و هەدەفانە تەحقیق دەکا کە ئەمڕۆ ئێمە ومانان وەکو وەچەونەوەکانی ئەم پیاوە بەڕێزە لەوانەیە سەدان ساڵ بی لە یەکتر دابراوین بەڵام ئەمڕۆ نەوەکان بە یەکتر ئاشنا دەبینەوە. بۆیە ڕۆژێکی زۆر خۆشە زۆر گرنگە زۆر مێژوویە کە هیوادارم ئیستثمار بکرێتن و گرنگی زیاتری پێ بدرێتن. کۆمەڵێک ئايات و دەیان ئەحادیسی پێغەمبەر سەلەتنی دووسەرە و حب و خۆشەویستی و سیلەی ڕەحمت هەر مجتەمەع و کۆمەلگایەک تا برایەتی و تەبایی و سیلەی ڕەحم و دۆستایەتی و خۆشەویستی تێدا بەرهەب و ئامادە بێ بە تەئکید ژیانیشی تێدا بەرجەستە دەبی هاوکاریشی تێدا بەرجەستە دەبی بەڵام هەر کاتێک گرنگە. جا ئەم کۆبوونەوەیە بەڕاستی کۆبوونەوەیەکی زۆر چاکە زۆر باشە زۆر شەرعیە. ئەگەر ئیستیدلال بە یەکێک لەو ئاەتانە بکەین کە خوای سبحانه وتعالى دەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. دەفەرمێ ئەی خەڵکینە خوا کە خیتاب لەگەڵ خەڵک دەکا ڕوو لە خەڵک دەکا بە مطلقی نەک بە مقەیەدی واتە هەرچی خەڵکە خەڵک بە شێوەیەکی گشتی لە نێر و لە مێک کە باب ئادەم و داک حەوایە خوای گەورە هەمووی لەوانە دروست کردووە
بەڵام ئایا ئەوانی لەکوێ دروست کردووە؟ ئەوانیشی لە خۆڵ دروست کردبووە وەکو خوای گەورە دەفەرمێ منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. ئێوەمان لەو خۆڵە دروست کردوون، جارێکی تر دەتانکەینەوە بەو خۆڵە و جارێکی تریش لەو خۆڵەتان دروست دەکەینەوە کە بەڕاستی نامەوێ ئەو ئاەتە تەفسیر کەم، بەڵام ناشکرێ کەسمان ئەم ئاەتە فەرامۆشکەین کە کۆمەڵێک دەرس و پند و ئامۆژگاری لێ وەردەگیرێ. و پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ ڕوحمان بە قوربانی بێ دەفەرمێ كلكم من آدم وآدم خلق من تراب. هەمووتان لە حەزرەتی ئادەمن، ئادەمیش لە خۆڵە. جا بەڕاستی زۆر گرنگە ئینسان لە ژیاندا هەمیشە ئەسڵ و نەسەب و فەسلی خۆی بزانی لەکوێوە هاتووە. بەڕاستی مامۆستا معروف وەکو مەسحێک پانۆرامایەک بە تەریخی ئەم عائیلەیەدا هات شتێکی باشی باس کرد، بەڵام هێشتاش کورت و پوختە، هێشتاش دەبێت دیراست و تێژینەوەی زیاتری لەسەر بکرێ، گرنگی پێ بدەین چینە بنج و بنەوانی ئەو پیاوە بەڕێزە کە پێی دەڵێن پیرەباو یا پیرەباب کە ناوی محەممەدە. دوو تایبەتمەندی و خەسڵەتی سەرەکی هەیە. یەک پیاوێکی زۆر خواناس و واریع بووە لە ڕووی تەقواوە و پیاوێکی زاناش بووە. جا بە ئەندازەی خۆی ئێمە نازانین چەند عالیم بۆ چەند مەلا بووە، بەڵام وەثایقەکان تەئکید و لێر و هەروەها ئەو پیاوانەی کە ئەو باسی کرد هاوسەرخ و معاسیر بووە، لە یەک سەردەمەوە ژیاون. ئێمە وەکو خزمانی خەتێ باپیرە گەورەمان کە ناوی شێخ سلێمانە، ئێمە دائیمەن والی حاڵی بوون کە کوڕی پیرە باوەڕاستەوخۆ یا ئەو پەڕینەوەی پیرە باوە هاتۆتە ئەوێ لەوێ مەرقەدی هەیە. ئەو پیاوە بەڕێزە مامۆستانی ئاینی دەزانن شێخ سلێمان الخەتی لە ئیجازەنامەکانی مەلایەتی کاتێک کە دەبەخشرێ لە سیلسیلەدا ناوی دێ. ئەویش پیاوێکی واریع و متەقی و خواناز بووە، لە هەمان کاتیشدا پیاوێکی عالیم بووە. لەو عائیلەی ئێمە تا دەگاتە پیرەباب لە هەموو مەناتیقەکان خەڵکی گەورە و دانسقە هەڵکەوتووە، بەڵام ئێمە نەمان ناسیون، گرنگیمان پێ نەداون. بۆ نمونە لە نەوەکانی شێخ سلێمان لەو خزمانی ئێمە لە خەتێب پیاوێکی گەورە هەڵکەوتووە کە مێژوو لە کەداری دەکا. ئەویش مامۆستا مەلا محەممەدی خەتەیە کە لە سەردەمی پاشای کۆرە میر محەممەد ژیاوە، ئەو پیاوە بەڕێزە لە سەردەمی خۆی مفتی ئیسلام بووە، شەیخ الئیسلام بووە، واتە مفتی دیار بووە، لە مامۆستاکانی خۆی زاناتر بووە. بەڵام خەڵکێک دێ لە کەداری دەکاتن بۆ لەبەرەوەی دیندار بووە و هەروەها عالیم بووە، ئەگەرچی مێژ و نووسە کۆنەکان و هاوچەرخەکانیش ڕەدی ئەوە دەدەنەوە. جا ئەوە لە ڕوانگەی دین، لە ڕوانگەی ژین بەڕێزینە. ئێمە ئامانجمان لەو کۆبوونەوەیە چییە؟ بەڕاستی زۆر بە کورتی ئامانجمان ئەوەیە کە دەمێکە لە یەک دابراوین کە بە یەک نائاشنای دەمانەوێت لە داهاتوودا خزمەتیەکەمان تۆکمە و تەواوتر بکەین، برایەتیەکەمان تۆکمە و تەواوتر بکەین و زیاتر ئاشنا بین، زیاتر یەکتر بناسین. چەند خۆشە ئەمڕۆ کە پێشتر هەمانە هەندێکمان یەکترمان نەدیوە و نەناسیوە، ئەمڕۆ دەست لە ملانی یەکتر دەکەین، بە ئامۆزای یەکتر ناوزاد دەکەین. هەموو عەشیرەتەکان لە کوردستان ئەوانەی کە دەیانەوێت گرنگی بە خۆیان بدەن، دەیانەوێت خۆیان تۆکمە و تەواو بکەنەوە، بەڵام ئێمە ئەم ئامانجەمان لەبیر نەچی. ئەمە بەدەستی کەس نییە و لە دژی کەس نییە، بەڵکو دەمانەوێ برایەتی و تەبایی و یەکترناسینمان لە مابەینی هەبی بۆ تەحقیقکردنی کۆمەڵێک ئامانج. واتە ئەوە نابێ بە تەعەسسوب بی، ئێمە دەمارگیر بین، ڕەگەزپەرست بین، بە کوێرانە بە ناشەریعانە دیفاع لە یەک بکەین و بەرگری لە یەکتر بکەین، بەڵکو بۆ ئەوەی لە چاکەدا هاوکاری یەکتر بکەین، لە خراپەدا دەستی یەکتر بگرین کە لێ نەگەڕین خراپە بکەین و هاوکاری یەکتر بکەین. بۆیە من بە کورتی چەند پێشنیارێک دەکەم لەبەرەوەی ئەو شتە ببێتە پرۆژەیەک، ئایندەی هەبی، مستەقبەلی هەبی، داهاتووی هەبی، لێکەوتەی هەبی، کۆمەڵێک شتی تری لێ بکەوێتەوە. ئەویش بەو پێشنیارانە. یەک، بەڕاستی بەڕێزان، ئێمە ئیشەکەی خۆمان، خزمەتەکەی خۆمان، بنەماڵەکەی خۆمان مادام یەکترمان ناسیەوە بە ڕەسمی، ئەرچی سەرشانی خۆمان قورستر کرد، کەواتە دەبێ بتوانین ئیدارەی ئەو برایەتی و خزمەتیە بدەین لە داهاتوودا، بتوانین لە ئاستی ئەم مهمە و ئەو مەشروعە گرنگە بین. ئەوەش بەوە دەکرێت خاڵی یەکەم بەڕاستی
ئێمە کە هەمومان خاوەن کۆمەڵی خزمین و بەسەر هەرێمی کوردستانیشدا پەرش و بڵاو بووین یعنی پیرەباب لەوە دەرچووە کە وەچەکانی تەنیا عائیلە و خانەوادەیەک بن بەڵکو بوونەتە عەشیرەتێکی گەورە دەبێ هەوڵ دەین بەڕاستی ئەوانەش کۆ بکرێن و بناسرێن بۆیە من لای خۆمەوە عوزر بۆ هەموو ئەوانە دەخوازم ئەگەر کەم و کوڕێک هەبی تا ئێستا نەمانتوانی بی پەیوەندیان پێ بکەین بەڵام لە داهات پەیوەندیان پێ دەکەین جا هەرچی سەرشانمان خاڵی یەکەم بەڕاستی مادام خاوەنی کۆمەڵێک ماڵ و مناڵین ئەویش پەروەردەکردنە بەڕاستی زۆر گرنگە ئێمە بتوانین خەڵکی خۆمان ڕابگرین پەروەردەیان بکەین ئاراستەیان بکەین بەڵام چۆن لەسەر چ لەسەر دین لەسەر ئیسلام مەگەر ئێمە هەموو ڕۆژێ ناڵێن ئێمە میلەتێکی موسڵمانین با خەڵک لەسەر ئیسلام و دینداری پەروەردە بکەین لەسەر چاکەکاری ئایا بۆ لەبەرەوەی ئیسلام فرمان بە چاکە دەکا ئەگەر هەر شتێک زانایەکی ئیسلام فرمان بە خراپە بکە ئێمە لێی وەرناگرین بەڵام ئیسلام فێری ئەو پەڕی ئەخلاقی باش سلوکی باش علاقەی باش تعاملی باش هەڵسوکەوتی باش پەیوەندی باش چاککردنی باشمان دەکا ئایا هەموو ئەوانە لە ژیاندا مای خۆشبەختی و خۆشنودینین بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمە خۆمان پەروەردە بکەین لەسەر دین و خاڵی دووەم مادام بنەماڵە و عەشیرەتێکی زۆرین بەڕاستی ببینە نوێنەرێکی باش بۆ ئەم بنەماڵەیە بۆ ئەم پیاوە گەورەیە بۆ ئەم پیاوە بەڕێزە ئەم پیاوە بەڕێزە تاریخی خۆمان ڕابردووی خۆمان یعنی سەربەرزکەین نەک سەرشۆڕکەین با کەسێک لە خزم و کەسەکارەکانی ئێمە نەبی بەیانی عیبەیەکی گەورە نەنگەیەکی گەورە کارەساتێکی گەورەی بێتۆ سەر ببێتە لەکەیەک بە نێو چاوان و بە تاریخی ئەم بنەماڵەیەوە بی مەبەستم ئەوە نییە فریشتە بین و کەس هەڵە نەکەین و کەم و کوڕی نەکەین كل بني آدم خطا وخير خطائين التوابون بەڵام ئەوەی بۆمان دەکرێ و بۆمان دەڵوێ هەر کەس ئاگداری عائیلە و بنەماڵە و ماڵ و منداڵ و وەچە و ذروەتی خۆمان بین بەڕاستی پەروەردەیان بکەین و چاک بن و باش بن بە تایبەتی لە تەعامل لەگەڵ خەڵکدا چونکە ئەمڕۆ کارەسات زۆرە موئامەرە زۆرە ئەگەر ئاگدار نەبین ناتوانین بە یەکەوە بژین ناتوانین بێ کێشە بژین باشترین کەس و بنەماڵە و خانەوادە ئەوانە کە بە کێشە دەژن لەوانەیە فەقیری زۆر تەئسیری نەبێ بەڵام دوژمنداری بە شاکیل ئاژاوەنانەوە ئەوانە هەمووی مەشاکلی زۆر گەورن لە برای گچکەی خۆتان وەگرن قەت پەنامە بەنەبەر توند و تیژی و ئینتیقام و تۆڵە سەنەوە و دوژمنداری و کێشە بۆ ئەوەی بتوانین بە یەکەوە بژین و هاوکاری یەکتر بین بەخۆشی بژین خاڵێکی تر یعنی ئەگەر بێت و لیژنەیەک دیاری بکرێ بەڕاستی سەرپەرشتی ئەو عائیلەیە بکە شتێکی باشە من ناڵێم لە ئێستادا بابێ هەر منتیقەیەک برا گەورەیەکی هەبێ بەڵام دەکرێت ئەگەر شتێک هەبوو هەر ئەو خزمانەی گرتت جارێ وەکو ئەسڵک لیژنەیەکیان لە ناوەخوا بێ ئەگەر شتێک بوو ئاگدارمان بکەنەوە هەر عائیلەیەکیش لە هەر گوندێک لە هەر ناوچێک با لیژنەیەکی لە مابەینی خۆ هەبی بۆ ڕاپەڕاندنی کۆمەڵێک ئومور شت لە گچکەوە دەست پێ دەکرێت ڕێگای هەزاران میل لە میلێک دەست پێوە دەکرێت ئەو جا دەتوانین زیاتر مەشروعێکی گەورە دروستکەین خاڵێکی تر ئەگەر بێت و ساڵانە یا 2 ساڵ جارە کۆبوونەوەیەکی ئاوە فراوان بکرێت زۆر فراوان نییە ئێستا بەڵام بۆ ساڵی ئایندە ئەگەر ئیشمان لەسەر کرد ئێمە دەتوانین ئەو خزمانەی کە تا ئێستا گوم بوون بزر بوون پێیان پێ نابین نایەن دۆزینەوە بیان دۆزینەوە خاڵێکی تر سەردانمان لە مابەینی هەبی حەدە الئیمکان لە مەنتیقە دوورەکانیش ئەگەر زۆر نەکرێتن با وەفدێک لە مابەینی گوندێک بۆ گوندێکی ترچی ئەگەر نامەسن لە گوندێک بۆ گوندێک بتوانین زیاتر سەردان و هاموشۆ لە مابەینی هەبی و خزماتی تۆکمە و تەواو بکەین خاڵێکی تر ئەگەر بێت و هەر عائیلەیەک لە مابەینی خۆی سندوقێکی هەبی پارە مەسەڵەن بڕە پارەیەک مانگانە کۆ بکاتەوە بتوانی کێشە کۆمەڵاتیەکانی پێ چارەسەر بکات تازیەکانی پێ ڕابپەڕێنێ شتێکی باشە خاڵێکی تر زەپتکردنی خەڵکی خۆمان لەبەر ئەوەی وەک باسم کرد مەشاکل هەیە یعنی بەڕاستی تا ئێمە دەستدا خەڵکی خۆمان بگرین زەبت و ڕەپتیان بکەین سەربەرزمان کە نەک سەر شۆڕمان کەن ئەو شتێکی زۆر باشە نەک بە ناوی هەندێک شت ئاوا دەست لە کوڕوکاڵی خۆمان بەردەین و دەی کاکە بە ئازاد بێت دەکات ناکە کاکە گیان ئەگەر مناڵەکەی ئێمە من کارێکی ناشایستەی کرد یعنی بۆ کۆمەڵێک لە نێو گەڵ و وڵات کارە ساتە و خراپێ و خەڵک پێیدادێ و پێشەرمەزار دەبی بۆیە تا دەتوانین خەڵک زەبت و ڕەپت بکەین
خاڵێکی تر هاوکاری یەکتر بکەین ئەگەر خەڵکێک بۆ نمونە خوا پێداو بوو بەڵام خەڵکێک ناسیمان هەژارە نەدارە گەنجێکە هاوسەرگیری بۆ ناکرێ شتێکی شەرعی بۆ ئەنجام نادرێ بتوانین هاوکاری مادی یەکتر بکەین بە شێوەیەکی گشتی شتێکی باشە و هەروەها ئەم کۆبوونەوەیە تەوفیق بکرێ بۆ نمونە ئێستا کۆمەڵێک وتار لێرە دەدرێت با ئەم وتارانە بەیانی دەکرێتە کتێب دەکرێتە بەڵگەنامە سبەینێ دیراساتی عولیا ماجستێری لەسەر دێنرێتەوە دکتۆرای لەسەر پێشکەش دەکرێت بە هەن هەڵبگیرێ و لە داهاتووشدا کار لەسەر دروستکردنی ئەرشیف بکەین وەسایق و بەڵگەنامە کۆ بکەینەوە یعنی بیکەینە مێژوێک بۆ نووسینەوەی مێژووی ئەو بنەماڵەیە ئیدی لە کۆتاییدا دووبارە زۆر خۆشحاڵ بوون لە خزمەتتان زۆر سپاستان دەکەم یاخۆ بەخێر بێن سەر چاومان ناومانەوەی وەختان لێ بگرین سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين يا سيدي يا محمد مهجتي عشق دفين وبدمعتي زاد الحنين بك أهتدي في كل حين يا سيدي يا محمد قلبي المتيم كلما صلى وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا محمد قلبي المتيم كلما صلى عليك وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا محمد قلبي المتيم كلما صلى عليك وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا محمد قلبي المتيم كلما صلى عليك وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا محمد يا سيدي يا محمد فجرا جئت بعد العسر يسرا ربنا أعلاك قدرا يا إمام الأنبياء أنت في الوجدان حي أنت للعينين ضي أنت عند الحوض ري
حبيبي يا محمد يا نبي سلام